چیتان بەدی کردووە تا ئێستا لە پرۆسی هەڵبژاردنەکانی تورکیا؟ ئەم کاتەی خۆتان باش ئەوەی ئێمە کردومانە ئەمڕۆ لە شاری ئەنتالیا و شاری مانافگات و ئێستش لە شاری ئەلانیاین چین بۆ سەردانی چەند بنکەیەکی هەڵبژاردن. ئەوەی تا ئێستا بەدی کراوە پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی باز دەوا بەڕێوە، هیچ گرژیەک نەبینراوە لەلایەن ئێمەوە، ساختەکاریەکوان نەبینیوە. چاودێرانی پارتە سیاسیەکان بە تایبەتی چاودێرانی ئۆپۆزیسیۆن و چاودێرانی هەدەفە ڕازین لەو پرۆسەی ئەمڕۆ. هێشتا هەڵبەتە چەند کاتژمێرێک ماوە بۆ هەڵبژاردن تەواو بێ. لەم ناوچەیە و لەو بنکانی کە ئێمە چوون و ئەوەی ئێمە گوێبیستی بووین لێرە هیچ شتێکی سروشتی ڕووی نەداوە، پرۆسەکە بەباشی دەوا بەڕێوە. کاک جەبارەی بەگشتی ئەگەر زانیاریت لابێ لە پارێزگاکانی تری تورکیا، داود ئۆغلۆ دەڵێت تا ئێستا هیچ پێشێلکاریەک ڕووی نەداوە. چ زانیاریەک هەیە لای ئێوەکو چاودێری هەڵبژاردنەکان؟ ئێمە هەڵبەتە ئەو شوێنانەی کە مەترسی هەڵبژاردنیان لێکرێ ئەویش باکووری کوردستانە و شارەکانی دەوری نووسەیبین و دیاربەکر و ئەمانەیە ماوینی ئەو شارە کوردیەکانە لەبەرەوەی بوونی سەربازی تورکی، بوونی ژێمی تورکی بە شێوازێکی ترە لەوێ چەوسانەوە زۆرترە. ئێستا تاکو ئێستا لەوێشەوە ئێمە هیچ راپۆرتێ بە ئێمە نەگەشتووە راپۆرتێک کردکەوە زۆر سەیر بێ، بەڵکو ئەوەی کە لەوە دەچێت لەوێش پرۆسەکە بە شێوەیەکی گشتی بەباشی بڕوا بەڕێوە. هەڵبەتە لە زۆربەی شوێنەکان باڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەندێک شت ئەگوزەرێ، بەڵام بەگشتی هەتاکو ئێستا هیچی وامان ئێمە نەبیستووە کە ئەو شتانە چین کە دەگوزەرێن کاک جەبار لە ڕۆژهەڵاتی تورکیا؟ بۆ نمونە ئێمە چەند جارێکین پێشتر ساختەکاری بووە، ئەوە بووە کە ئەرتەشی تورکی کە هەوڵی داوە خەڵق بترسێنێ، سەرباز لێبانکردە لە بنکەکانە بوون. دیومانە جاری پێشتر کە من لێ و ساختەکاری ئاشکرامان بینی، بەڵام ئەوەی کە ئێستا تا ئێستا بەسمان گەشتووە چونکە لەوێش شاندێکی ئەوروپی هەیە لە دەوری پشتی دیاربەکر. من نزیکەی 2 سەعات لەمەوە پێش سەعاتی نییە لەمەوە پێش قسەم لەگەڵاکردن وتیشتی زۆر گەورەمان جارێ نەدیوە، بەڵام ئێوارە بۆ یەکتری ڕوونەکەینەوە قسە لەگەڵ یەکتریەکەین. بە تاکو ئێستا دەتوانم بڵێم ئێمە هیچ شتێکی وامان نەدیوە نەبیستووە. بەڵێ دەمێت هەندێک شت باسکەین بەوەی کە هەواڵ هەبوو، بەوەی کە سەرکردەیەکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە دەستگیر کراوە، چاودێرێکی بیانیش دەستگیر کراوە لە تورکیا. ئەمانە گەشتون بە ئێوە؟ نەخێری ئەمە نەگەشتوو بۆ ئێمە، لەوانە شەوادە هیچ دوور نییە وادێ، بەڵام هەموو تیمە خەریکی هەڵبژاردنی مەشغوڵی چاودێری خۆیەتی بەگشتی دەوری پشتی سەعاتی 5 زۆربەی تیمەکان هەوڵەدەن قسە لەگەڵ یەکتریاکەن پاش هەڵبژاردن، چونکە ئێستا مەشغوڵی زیاتر هەڵبژاردن چاودێریەکەن ئەوەی. بەڵێ کاک جەبار، ئێوە جیاوازیەک بەدی دەکەن لە هەڵبژاردنەکەی ئەمڕۆ بەراورد بە هەڵبژاردنەکەی 7 حوزەیران؟ بەڵێ ئەویش ئەوەیە بوونی کۆمەلگای نێودەوڵەتی زۆر شڕترە، چاوی هەموو جیهان ئێستا لەسەر تورکیایە، لەسەرەوەی ئەردوغان بەتەمایە چی بکە. ئەوە لە زۆربەی شوێنان دەبینی زۆر بینینێ، یانی زۆر بوونێکی جدیتیەوە جدیترە وەکو لە هەڵبژاردنی مانگی شەشی پێش. باشە لەم بارەیەوە سەرۆکۆماری تورکیا ڕەخنەیەکی گرتووە لە ڕێکخراوەکان لە چاودێری وڵاتانی تر، دەڵێت ئەوان دەستێوەردان دەکەن. هەندێک قسەیان کردو لەسەر هەڵبژاردنەکان کە کاری ئەوان نییە، بە ڕستەکەی بەزەقی ئەوەیە کە ئێوە دەبێت ئاگاداری هەڵبژاردنەکانی خۆتان بن. ناوە هەڵبەتە هەموو سەروەکێکی دیکتاتۆر یانی چە دیکتاتۆر ڕەخنا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بێ کاتە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕەخنێژن. هەڵبەتە چاودێری نێودەوڵەتی بێ ئەوەی بتوانێت بیسەلێنێ هیچ قسەیە ناکات، چونکە ئێمە چاودێریەکەین، ئێمە سەیری شتەکانە پێشتەکان وەکو خۆی بازەکەین. دوایی با بڵێن کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوە نەهاتووە لێرە با بڵێن
شتێکی سەیر و سەمەرە بکە بۆ هاتووە سەیر کە پشتگیری پرۆسەی دیموکراتی بکا و ئەگەر هات و کەم و کوڕیەک هەبێ باسی ئەو کەم و کوڕیە بکات و ڕەخنەی لێ بگرێت هەڵدا شتێکی سەیر نییە ئەگەر ئەردوگان وا بڵێ چونکە حکومەتە دیکتاتۆرەکان و ئەو سەرۆکانەی کە بە پێی دیموکراسی عرفی دیموکراسی وشناکان دایم ڕەخنەیە گرن لە کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاتی ئەوانە باسی تەزویر و یاخڕەکنەیە گرن لەو دەسەڵاتانە. ئەگەر پێشێلکاری هەبوو ئێوە لەو بارەیەوە چی دەکەن؟ چیتان پێ دەکرێت؟ ئەلبەتە هەموو ئەو ڕێکخراوانە باسیەکەن بۆ یەکتر ئەیکەن بە ڕاپۆرت هەست کەس بۆ وڵاتی خۆی بۆ نەتەوەجی یەکگرتوەکانە بۆ یەکێتی ئەوروپایە بۆ پەرلەمانی وڵاتانی جیاوازە بۆ حیزبەکانی جیاوازە بۆ دروستکردنی ڕای گشتیە بۆ ئەوەی ئایا ئەو حکومەتی کە تازە دێت تا چ ڕادێ شەرعیەتی هەیە حکومەتێک کە لەسەر بنەمای عدالت و دیموکراسی بێتە ئارا حکومەتێکی شەرعیترە وەک لەوەی حکومەتێک کە لە ڕێگای تەزویر و ساختەکاریەوە بێتە ئاراوە شەرعیەتی نییە. بەڵام من پێم وایە زووە جاری باسی ئەوانە بکەین ئێستا ئەوەی کە دەبێ کە ئێمە دیمانەت تاکو ئێستا ئێمە لەم ناوچەی کە لێین لە بەیانیەوە بەسەر بنکەکان ئاگەڕێن هیچ ساختەکاری هیچ گرژیەکمان دیوە تەنانەت قسەشمان لەگەڵ هەموو ئەو نوێنەرانە کردووە هێدەپێک لەو شوێنانەی کە چوین هەمووی هەمان بەڵێ کاک جەبار ئێستا پرۆسەی هەڵبژاردن بە باشی ڕابڕێەوە. سپاس بۆ جەبار ئەمین پەرلەمانتاری پەرلەمانی سوید هەروەها چاودێری هەڵبژاردنەکانی تورکیا کە لە